القرآن يوحدنا لطريق الخير يوجهنا الله تعالى أنزله ورسول الله معلمنا هذا القرآن يوحدنا لطريق الخير يوجهنا الله تعالى. ئەمانە سنی ئەو کافرانن کە بەرەنگاری ئێمە بوونەوە لە شەڕا ئێمەش بەگیری گرتویانمان ئەشیان فرۆشین نگاحیان لە ئێوە حەڵاڵە هەی برا مزاحمینەکانم ئەمانە نگاحیان لە ئێوە حەڵاڵە ئەتوانن بە هەرسانترین شێوە لەم بازاڕایە بیگڕن ئێرە بازاڕی ئافرەت فرۆشتنە نگاحیان لە ئێوە حەڵاڵە فەرموو بەپێی تەمەنیان نرخیان بۆدانراوە ئەم خوانە ناسا تەمەنی هەردە ساڵە بە $1500 ئەمەیان تەمەنی 20 ساڵە بە $2500 ئەمەیان 12 ساڵە بە $3000 لەسەر دەستی ئەو برا مزاحیبیە نکاحیان لە ئێوە حەڵاڵ دەخرێت. الله ئەکبەر الله ئەکبەر. إن الذين يؤذون الله ورسوله لعنهم الله في الدنيا والآخرة وأعد لهم عذابا مهينا. بێگومانەوانەی ئازاری خوددا و پێغەمبەرەکەی دەدەن مەبەست ئازاردانی پێغەمبەرە صلی الله عليه وسلم یا ئەوانەی کە هاوڵ بۆ خوددا بڕیار دەدەن و کوفر دەکەن و گوێنی پێدەدەن خدا نەفرینی لێکردوون لە دنیا و قیامەتدا سزایەکی زۆر خەجاڵەت ئاوەر و سەرشۆڕکەریشی بۆ ئامادە کردوون. والذين يؤذون المؤمنين والمؤمنات بغير ما اكتسبوا فقد احتملوا بهتانا وإثما مبينا. ئەوانەشی کە ئازاری پیاوانی ئیماندار و ئافرەتانی ئیمانداران دەدەن بەبێ ئەوەی تاوانێکیان ئەنجامدا بێت ئەوە بەڕاستی ئەوانە بوختان و گوناه و تاوانێکی ئاشکرات دەگرنە ئەستۆ بێگومان بەسەریانەوە ناچێت تۆڵەیان لێدەسێنرێت. يا أيها النبي قل لأزواجك وبناتك ونساء المؤمنين يدنين عليهن من جلابيبهن ذلك أدنى أن يعرفن فلا يؤذين وكان الله غفورا رحيما. أي پیغمبر بە هاوسەران و کچەکان و ئافرەتانی ئیماندار بڵێ کە بە پۆشاچی باڵا پۆش خۆیان داپۆشن ئەوە لەبارترین شتێک کە پێی بناسرێن تا ئازار نەدرێن و تووشی گیر و گرفت نەبن. هەمیشە و بەردەوام خوددا لێ خۆش بوو میهرەبانە لە کەم و کوڕی ڕابردووتان خۆش دەبێت. لئن لم ينته المنافقون والذين في قلوبهم مرض